مردووی زیندوو یان دزی ئەدەبی. ڕۆمانی مردووی زیندوو یان دزی ئەدەبی نووسینی هێنری تروایە، وەرگێڕانی حەمەکەریم عارف. دەمەوێت ببم باگالار و دەترسم ئەو جێی من لابوونما بگرێتەوە. جورئەت ناکەم لە بینی ژیانی ئەو مەرگی خۆما یا مەرگی ئەو ژیانی خۆمدا یەکێکیان هەڵبژێرم. یەکێکمان زیادەین، بەڵام کاممانین. وا خەیاڵ دەکەم کاڕۆشنی سوزان هاوسەنگی دنیای تێکداوە. لەوتەی ئەو ڕۆیشتووە ناتوانم بە تەواوەتی شتە حەقیقەکان بدینم. لەگەڵ دەوروبەری خۆمان ناگونجێم، سرم لێ تێک چووە. هەز دەکەم لە دنیایەکدا دەژیم کە تێکەڵەیەکە لە واقع و لە خەون و خەیاڵان. لە نێوان خەو بێداریدام، نە بە تەواوەتی خەوتوم و نە بە تەواوی بێدارم، نە مردووی تەواوم و نازیندوی تەواوم، نە بە تەواوی سووربێم و نە بە تەواوی گالارم. دڵی گوزەرگایەکم، ژینگەیەکی لەبارم، تێکەڵەیەک لە فەرهەنگان، ئەنگیزەیەکی کیمیایی. جگە لەوانە هێشی دینیم. من لە هەموو شوێنێ تەنیام لەسەر ڕێگاوە تا ناو جێگا، لە جادەیقیرەوە تا ژێر نوێنان، لە قاڵدرمە پێچاوپێچەکاندا، لە پیادەڕێیەکاندا، لە میترۆ و هەوراز و نشێوەکاندا، لە دوکانە پڕ زەنگۆڵەکاندا تەنیام. بە درێژایی ڕۆژ لە نێوان چوارچێوەی سەعات و ڕەفەکانی ماڵەوە بە تەنیا پیاسە دەکەم. یەک بیرۆکە با بەردەوامی بە دداناوردەکانی مێشکم دەکرۆژێت. ئایا ڕۆژێ دێ ببم بەگالار؟ ئایا دەبێت لەم ڕووداوە بترسم یان بە ئاواتی بخوازم؟ من ڕادی نزیکی و دووری ئەو لە خۆمەوە بە ڕەوتی قەڵەمەکەمدا دیاری دەکەم. ئەم قەڵەمە بۆ بە پێوەر و ئەو زاری پێوانە کاتێک گالار خۆی بە مندا بکات و تانووکی قامکەکانم بێت، قەڵەمەکەم بە جۆش و خۆشەوە بەسەر کاغەزەکەدا دەڕوات و گرەی نایەتە بەر. هەر کاتێک گالار پاشەکشە بکات و لە من دوور بکەوێتەوە، قەڵەمەکەش لە جۆش و خۆش دەکەوێت، وەکو ناخۆشێک تازە لە حاڵی چاکبوونەوە بێ، بەو ئاواییە سست و خاو دەبێتەوە. بۆ نانی نیوەڕۆ خۆم کرد با ڕیستۆرانتێکی هەرزانبایی نزیکی گەڕەکی بورسدا. ڕیستۆرانتەکە جگە لە گارسۆن و پێشخزمەتەکان کە بە بەرکۆشی سپیەوە دەهاتن و دەچوون، لە خەڵکانی نەناسا جمەی دەهات. تیشکی هەتاو هەرا و زەنا، هاتوچۆ، فاتورە و لیستی حساب و سوسیسی بێتام بە ناو ڕستۆرانتەکەدا بڵاو ببوونەوە. بەدەم جوێنی شفتەیەکی ڕقەوە ڕوخساری خۆم لە ئاوێنێکی بەرامبەردا بینی. ڕێک لە گالار دەچووم. هات بەسەرما بە ڕێزەوە سڵاو لە خۆم بکەم. ئەو سابێ ئەوەی خۆشاوی سێو بخۆم لە خواردنگەکە وە دەرکەوتم. هەڵبەتە بۆ ئەوەی لە مەشغەڵەتە زەینیا ڕزگارم بێ، دەتوانم بچمە دیدەنی بواسیر، پریور یان باوکم، بەڵام لە بەردەم ئەواندا ناچارم ڕۆڵی نووسری خۆشەویست ببینم کە بیرم لەم درۆیە کردەوە ئیشتیای خواردن نەما، تاقە ژینگە و کۆڕ و مەجلیسێک کە بتوانم لەگەڵیا هەڵ بکەم. ئەو ژینگە و مەجلیسەیە کە هەموو شتێک دەربارەی من دەزانن، بۆیە ژمارەی ئەو کەسانەی کە هەڵسو و کەوت و تێکەڵاویم لەگەڵیاندا هەیە زۆر کەمە. بریتیە لە سوزان، گالار و خۆم. واتە ئێمە لەم گەمەیەدا تەنیا سێ کەسین. سوزان دوورە، کەواتە من و گالار دەمێنینەوە. واتە خۆم و خۆم، چونکە گالار لە ڕاستیدا جگە لە ویژدان و دەرونی من هیچی تر نییە. دەبێ وریابم وای دیارە بەلای ئەخلاقیاتدا دای دەکێشم و ئەمە بۆ من مایەی عەزابە. نامەیەکی سوزانم بۆ هات، وەکو ئەو بوو دەرگای بەهەشتم لێکرابێتەوە. بیرم چوو بۆەوە کە ئەو ماوە لە ژیاندایە و دەتوانێت بە دەستی خۆی نامە بنووسێت. ئەوەی زۆر لەگەڵ دنیای خەیاڵ و ڕۆحاندا بژی، وا خەیاڵ دەکات کە خەڵکی دەستیان بڕاوە، کوێر و کەڕووڵاڵ بوون و تەنیا وەکو چاپۆ و بیرەوەری هەن، لە بن پێیان دەنین. هەنگی هاواریان لێ هەڵدەستێ و ئێمەش بە سرسامی دەڵێن سەیرە ئێوە ماون لێرن. دەبێ بۆ پێشوازی سوزان بڕۆم بۆ وێزگەی قیتار. ویستم درێژا با گێڕانەوەی بیرەوەریانی منداڵیم بدەم، بەڵام گالار لە خاڵێکی دیاریکراودا ئامبازم بووە. ئیدی نەمتوانی باسی خۆم بکەم. ئەو منی لەبوونی خۆمدا وە دەرناوە و جێگەکەی منی بۆ خۆی داگیر کردووە. لە جێگای من ئاکنجی بووە.
من ئەمام قبول نییە. هەڵبەتە من جاک سووربیەم، خۆم دەناسم و بێ هیچ ڕووبینی و سۆزداریەک مامەڵە لەگەڵ خۆمدا دەکەم. من ئەم ڕۆحە سووا و پواوە و ڕزیوەی خۆم دەناسم. من دەزانم هەر لقەیەک لەو لقانەی لە من دەبێتەوە لەکوێ دەوەستێ. هیچ لقێک نییە کە لە من ببێتەوە. من بتوانم دەربارەی بڵێم ئەم لقا زۆر دەڕوات، زۆر بەرز دەبێتەوە. نانەخێر، توانەکانی من سنووردار و بچووکن، وردە بەهری سەرکوتکرا و وردە میهرەبانی نابەجێ، وردە ترسنۆکی و پڕدوودڵی، ئاوات و ئومێدین، ناچیز و لاواز، ناجسنی بێبایاغ، هەر هەموو ئەم خەسڵەتانە لە بوونی مندا لە خودی مندا کەڵەکە بوون. یعنی من بنیادەمێکی گرنگ و گەورە نیم، بەڵام هێڕای ئەوەش حەز ناکەم ببمە کەسێکی دی. ئەگەر لەم سەودا و مامەڵەیەدا قازانجیش بکەم، نامەوێ ماڵ و سامانە چیز و ئەمارە بۆیەکەی خۆم بە گەنجینە بەهادارەکانی گالار بگۆڕمەوە. نامەوێ نەمێنم و کەسێکی دیکە جێگەم بگرێتەوە. ئامادەم کە گالار لە بوونی مندا و لەگەڵ مندا بژی، بەڵام ئەوم قبول نییە کە من هەڵلوشێت و لە درەوشانەوەی خۆیدا هەرسم بکات. بەڵام ئەو وێڕای بەرگری من، وێڕای تکاو پاڕانەوەم لە هەوڵی مەحکومکردنەوە و نەهێشتنی مندایە. ڕێک وەکو ئەو خەونە ترسناکەی دیتم، بۆ خۆیم ڕادەکێشێت و من لەو دووە دەتوێمەوە. وەکو چۆن لا گۆڕستانەکەدا دیتم، من بە ناخی ئەرزە خامۆشەکەدا دەچم، ئەو دێتە سەرەوە و جێگەی من دەگرێتەوە. ئەو خەون و ئەو خەیاڵە بۆ خۆیان نیشانی ئەو بوریە و ڕووداوەن کە من لی دەترسم. دەستم لە نووسین هەڵگرت، لەبەر ئاوێنەکەدا وەستام و بە ئەسپایی وتم جاک سووربیا، من جاک سووربیەم. پاشان نەقورچکێکم لە سوچێکی گوێم گرت، هێشتا هەبووم. پیرە قیتار غەرق لە هەڵم و تەمتومان سەریدانەوانده بوو، با بریسک و هۆڕی پۆڵای ڕەشەوە، با چریسکی گڵۆپانەوە، بەخشەخشی لە گەرودا تاسا و ڕێک بەرەو من دەهات. پاشان لە نێو هەرا و زەنا و نیگا و تەماشای خەڵکیدا ڕاوەستا، کەوتە داوی خشتەی سەعاتان و چاوەڕوانیەوە. بەرەبەرە تووڕێی خۆی خواردەوە و ڕێبوارەکان خۆیان هەڵدایە سەر شۆستەکە. من گێژ و حەپەساوی قەرەباڵغی خەڵکەکە و زۆری جانتا و شتەکان بووم. من دەمڕوانیە ژنێک کە بە مانتۆیەکی مال زەردەوە بەرەو من دەهات. هاوسەرەکەم بوو. من تەماشام دەکرد کە لەو سەری داڵانێکی درێژەوە بەرەو من دەهات. من لە هەستێکی بێموبالاتی ئەو تۆدا نوقم بووبووم کە نەمناسیەوە. دڵم وەکو یەکێک کە گوێ بە هیچ نەدات بەو ئاواییە ئارام بوو. هەستی دووری و سەرگردانی باڵی بەسەر جەستەما کێشا بوو. کاتێ سوزان گەیە دووشەقاوی من هاوارێکی کرد و دەستە بە دەستکێشەکەی خستە سەرزاری. هاوارەکەی ئەو لەم گێژی و حەپەسانە بێداری کردمەوە. وتم چیتە؟ سوزان چاوانی ئەبڵەقی تێبڕی موتی تۆ سەر و سیمایەکی غەریبت پەیدا کردووە. تەواو گۆڕاوی، چیت بەسەر هاتووە؟ ئەم سەرە چییە؟ لە پڕزانیم کە گالاری لە مندا ناسیوەتەوە. دەمامکی گالار لەو دیوی ڕوخساری منەوە دیار بوو. چاوەکانی لە میانی چاوە شوشە ئاساکانی منەوە دەیانڕوانی. قژی تێکەڵ با قژی من ببوو. دەمی لە ژێردەمی منەوە دەجوڵا و هەندێ وشەی دەدرکان کە وشەی من نەبوون. سوزان بەدەما لاڵەکەوە وتی جاک ئەمە چییە؟ زۆر ترسناکە، تۆ تەواو گۆڕاویت، شتێکی غەریب لە تۆدا بەدی دەکەم، چاوت دەنگت لەوەیە. گوتم دەزانم. سواری تەکسی بووین. سوزان بە درێژایی ڕێگا کڕ و کپ و ترسا و سەیری دەکردم. دەتگوت تابوتێکی شوشەیی لەگەڵ خۆیدا بە ناو شاردا دەگەڕێت. ترس و لەرزەکەی ئەوەندە دیار و ئاشکرا بوو کە منیش دەربارەی خۆم بووم بە شەریکی ترس و لەرز و نیگەرانەکانی ئەو. لە ئاوێنەی ڕوخساری ئەودا کەوتمە تەماشاکردنی خۆم. دەتگوت تەماشای یەکێک لەو ئاوێنانە دەکەم کە دەم و چاو دەشێوێنن. کە خۆم لە ڕوخساری ئەو دابینی زۆر لە خۆم ترسام. ئەو ڕاستی دەکرد، خراپ گۆڕابووم. باشە ئەمە حەقیقەت بوو؟ گالار بە ئەندازەیەک خزی بۆ ناو ڕۆحمەوە کە خەڵکی جم و جۆڵی ئەویان لە مندا بەدی دەکرد، وەکو ئەوەی لە پشت پەردەیەکی تەنکەوە بجوڵێتەوە. ئیدی نەمدەتوانی پەنا بۆ خەیاڵ بەرم و بیکەم بە پاکانەی ئەو هەستەی کە هەندێک جار وام هەست دەکرد شتێک دێتە ناومەوە، دێتە کڵێشمەوە. مردوو زیندوو دەگرێت، داگیری دەکات. ئەم دەستەواژەیە چەند ترسناکە. ئەم بیرەوەریە کۆنەی قۆناغی خوێندنم لالقی مافدا لە ناکاوە وەکو نەیزەیەک چەقی بە مێشکمدا. ڕوونی و ڕەوانی بابەتەکە دڵی هێنا مەژان و لەرزم لێ هات.
سوزان هێشتا بێدەنگ بوو، بەڵام وام دەهاتە خەیاڵ کە دەم و چاوی گەورە دەبێت، درێژ دەبێت و لاترس و نەفرەتا گرژ و چرج دەبێت. ئیدی لەو هەنیە سپیە درەخشانەدا لەو جستەیەدا کە بەسەر کوشتنی ئۆتۆمبیلەکەدا خاو بووبەوە تەنیا یەک بیرۆکە هەبوو. هەموو شارشێت ئاسا بە دەوری تەنیایی کارەسەدباری ئێمەدا دەسوڕایەوە. وام هاتە خەیاڵ هەموو ماڵەکان، گشت سەربانەکان، هەموو شوشە و پەنجەرەکان، هەموو ڕوخسارەکان ئاسمانی هەورین، هەرا و زەنا و ژاوەژاوی تێکەڵ و پێکەڵی شار، بۆنی تیژ و ناخۆشی دنیا، هەر هەمویان لەم ڕیسک و سەربهوردەی ئێمەدا شەریکن و تەنیا لەبەر خاتری ئەمە دەژین و درێژە بە ژیان دەدەن. هەزاران نیگا وەکو ئەوەی بەردی تیژ بن بە ڕوخسارم دەکەون، کونجکاوی، سەرسامی، نەفرەت و بێزاری بێشومار بەسەر ڕووما دەڕژا. تیشکی نیگاکان وەکو چۆن هەتاو لە سوزگیەکەوە دەگوزەرێ، بەو ئاوایە دیواودەری دەکردم. دەنگی مەکینەی ئۆتۆمبیلەکە لەگەڵ ئەم دەستەواژە شومەدا تێکی دەکردەوە. مردوو زیندوو دەگرێت، مردوو زیندوو داگیر دەکات. سرم لە نێوان دەستا سست و گەرمەکانم نا، لە نێو تاریکی دەستەکانمەوە لە ناکاوە دەنگی سوزان لە گوێمدا گیرسایەوە. ئەم جوڵەیە کە ئێستا کردت جوڵەی تۆنیا. بە ئازارێکی زۆرەوە خۆم ڕاست کردەوە. دیتم بە ئارامیەکی ڕق ئامێزەوە چاوی بڕیوەتە چاوم. شۆفێرەکە یارمەتی داین و جانتا و شتەکانی لەگەڵماندا هێنایە ماڵەوە. کاتێ هەموو دەرگاکان لە دوامەوە داخران، هەستم کرد کە لەگەڵ دوژمنێکی خۆمدا لە کارتۆنێکی مکومدا کە لە گەچ و پەڕۆ دروست کراوە حەپس کراوە. سوزان کڵاوەکەی داکەند، ئەو ساچوو بۆ ژوورەکەی دووی کەوتم، وتی بۆچی لە دوومدەی؟ دەمەوێت بۆتی ڕوون بکەمەوە. شتێک نێ پێویست بە ڕوونکردنەوە بکات، هەموو شتێک دەزانم، بە گوێرەی خۆت قەزاوەتت دەربارە دەکەم. بە دەنگی بەرز وتم تۆ هیچ شتێک نازانی، تۆ نازانیت کە ئەو ببێ پرسی من خزیوەتە ناومەوە، هاتۆتە کڵێشەی منەوە، لە مندا ئاکەنجی و جێگیر بووە. ئەو هەڵسو کەوتم ئاراستە دەکات، ئەو دەم و چاوم دەجوڵێنێ تا تۆڵام لێ بسێنێ. هەموو زین و بەدەنی حەقیقی من پارچە پارچە دەکات تا خۆی بەهێز ببێت. من دەی کوڕهێنم چونکە ئەم لە من بەهێزترە. پێت وایە کە من دزیم لەو کردووە، بەڵام حاڵی حازر ئەو دزی لە من دەکات. ئەم باە لەم کونەوە بێ زۆری پێناچێت جاک سووربیە نامێنێ، مەحوو دەبێتەوە. لا زەرفی چەند ڕۆژ و چەند هەفتەیەکی دیدا گالار دەیدزێ. هەڵبەتە ئەو کاتە من کتێبانی زۆر جوان دەنووسم، بەڵام ئیدی لە دنیادا نابم تا لەزەتی ئەم سەرکەوتنە بچێژم. تەنانەت ئێستاش بوونی تەواوم نییە، ئێستاش کە قسە لەگەڵ تۆدا دەکەم بە تەواوی خۆم نیم. تووشی شێتایەتێکی ئاگایانی ئەو تۆ بووبووم کە سەراپای هێنا بوومە لەرزە، ئازای بەدەنم ڕادەجفری، بەرز و نزم دەبوومەوە هەرسی دێنا. سوزان خۆی گەیاندم بۆ ئەو پەڕی ژوورەکە، خۆی بە دیوارەکەەوە چەسپاندە بوو، هەردوو دەستی بۆ گەروی بەرز کرده بوو و بە چاوانی حەپسا و ترساوە لە منی دەڕوانی. من لە زەتم لە ترس و هەراسانیەکەی ئەو دەبینی، هەستم دەکرد شکۆ و بایەخێکم پەیدا کردووە. وتم گوێ بگرە، تقریبان شتێکی ئەو تۆم نەماوەتەوە، بەڵام ئەم تۆزەی لە من ماوەتەوە، ئەم تۆزەی هێشتا لەژێر دار و پەردووی منەوە هەناسە دەدات و زیندووە. ئەمە کە دوای شایدی مەرگی بەرەبەرەی منە، تۆ بانگ دەکات، داوای یارمەتیت لێ دەکات، ئەویش زۆری پێناچێت دادەمەرکێتەوە و هەنگی گوێت لە دەنگی نابێت. کەواتە خێرا گوێ بگرە سوزان، تکایە گوێم لێ بگرە، تکایە فریان بکەوە، ڕزگارم بکە. خۆم هاویشتا بەرپێی لا هەنبەریا کەوتمە سەر چۆکان و بە سینگەخشێ چوومە پێشەوە. لەزەتێکی سەیرم لا نواندنی ئەم هەرەس و ناکامیەی خۆم دەبینی. بە هەردوو دەستی دامیە دواوە، وا موێنا کرد یەکسەر هاوارم بەسەردا دەکات، بەڵام بە دەنگێکی نەرم و ناسەگوتی جاک تۆ زۆر ماندوویت، بێگومان چاد لێ هاتووە، کەمێ ئیسراحەت بکە و کتێبێکی قورس و جەنجاڵ مەخوێنەوە، هەنگێ چاک دەبیتەوە و هاوسەنگی خۆت بەدەست دێنیتەوە. قەناعەتی وابوو کە شێت بووم، بەڕاستی من ئەم بۆ چوونەم قبول نەبوو، هەستام شانم باقەراق پەنجەرە کراوەکەوەدا. سوزان بە دەنگێکی میهرەبان وەکو پەرستارێکی دڵسۆز وتی بەو جۆرە پاڵبوو بۆ شاییەوە مەدە. گوتم من دەزانم تۆ چ بیرێ دەکەیتەوە سوزان، باوەڕ دوایە کە من شێت بووم، خۆحەق بوو دوای ئەم بوویەر و ڕووداوانە شێت بم، بەڵام سوێندت بۆ دەخۆم کە لە کەماڵی ئەقڵی خۆمدام. سوزان بەپەلەوتی بەڵێ بەڵێ. بە دەنگێکی هێدی لەسەری ڕۆیشتم، گالار تاقیبم دەکات چونکە تۆش سوراخی دەکەی. نا ئەو سوراخی من دەکات، ئەو دێت بۆ لای من، هەندێ بویەری سەیر ڕوو دەدەن، بۆ نمونە
قارەمانی ڕۆمانی غەزەب نیکڵ و دومینی بوونی حەقیقی هەیە لە ژیاندایە لە بلۆکی ژمارە 11 گەڕێکی پواسوونیردا دەژی و ئاکنجیە دەزانی هاتە دیدەنی چی ڕوویدا ئیدی لەو ڕۆژەوە هەستم کرد کەوتومەتە داوی چارەنۆسی گالارەوە لەو ڕۆژە بەدواوە گالار دەستبەردارم نەبوو نابێ لەو ڕۆژە بەدواوە من بەرەبەرە هێدی و بە ناچاری دەگۆڕێم و دەبم بە گالار خۆت حەزت دەکرد خۆت ئەمەد ئارەزوو دەکرد بەڵێ بەڵام نەمدەزانی بەم ئارەزووی کە لەو بچم خۆم لە دەست دەدەم من خەونی پێوە دەبینم کە سەیری ئاوێنە دەکەم ئەو دەبینم لا گۆڕستانیش دەیبینم لە گۆڕستان بەڵێ من سەری گۆڕەکەیمدا بە کاوخۆ لە بن لێوانەوە وتی یانی تۆ شوت بۆ سەر قەبرەکەی چاوەکانی لە ترسا ئەبلەق بوون بە ناو ژوورەکە کەوتم بە دەمەلاڵەکێ گوتم بەڵێ چیتیایە ها چی بەڵێ سوزان سەرێکی لە قاندووتی کەواتە چیدی حەقی گلەی و گازندەت نییە لەو ساتەدا زەنگی تەلەفۆن لێیدا زەنگ نەبوو دەدگوت گول لەبوو با بەدەنما چزا کۆنتێز میکادە بوو کا دەیویست لەگەڵ سوزاندا قسە بکات سوزان بە چاپوکی و شادی خۆی گەیاندە تەلەفۆنەکە کە سەیرم کرد وەک یەکێک ئۆکسجینی پاکی تێبکرێ و بەو ئاوایە بوژایەوە چاوانی دەنوقاند و داکردنەوە و هێواش و لەسەرخۆ دەیگوت بەڵێ گیانەکەم بێگومان بە کەماڵی ئارەزوو گیانەکەمی ڕۆحەکەمی دەبوایە ئەو ئێوارەیە لە ماڵی مەدام میکادا شێو بخۆین دۆستە گەوج و قەڵەوەکەی جەنابی کوهین ماوەیەکی زۆر دەربارەی غەزەب قسەی لەگەڵ دەکردم گالار لە ناخی مندا پێدەکەنی ئەوەندە پێدەکەنی پەراسوەکانم خەریک بوو لێک دەبوونەوە.